وما باتها بياني بلا مسلمان فري بدينه وني اما كافرة لدين درچوه دواتريش دژی دینە لێت تێک نەچێوات زانی بۆ قسەی کردوێتی لەگەڵ دینە دژێتی زانایانە فەرموون گاڵتەکردن بە شتێک ئەم عەلامەتانەی تایە یەک باوەڕ پێی نییە یافر بە باوەڕە پێی بەبێ قەت گاڵتە تیا باوەڕە بە خۆت هەیە بۆ گاڵتە بە خۆت هەیە لەبەرەوەی دژی خۆت نیت دووەم متەکەبیرە یەکەم کافرە دووەم دژیەتی سێیەم عەفوەن متەکەبیرە خۆ بە زلزانە لە ئازە دینە هەوای خۆی پێشەخا بەسەر وا ئەوە باشە یا ئەمە چوارەمینیان ڕقی لەو دینەیە و لە هەر کەسێک هەڵگری لەو دینەیە ڕقی لە ئیسلامە وا ڕقی لە هەموو موسڵمانانی ورتر کەناڵێکی کوفری نییە ئەمڕۆ لەسەر زەویا گاڵتە بە دینی ڕادوێک گۆڤارێک سایتێک پەیجێکی کوفری نییە ئەمڕۆ گاڵتە نەکا بەم دینی ئیسلامە هەمووشی کێیە کێ سپۆنسەریانەکە سەرپەرشتیانەکە ئەوانەی تۆ بەیانی بەڵیان پێ ئەمڕۆ هەمووی گاڵتە بە دینەکە سوکایەتی بە دینەکە کە دوایی کەی ئەڵەی بۆ کردی كنا نخوض ونلعب كرة الفوز يا جماعة دوات سيكي فوز كده بو رعب واردين بو قاطة وجبه شن بوراني مثل سدينة كت لتل الزالة كفر يقان وطولة بريشي فرد وراك تووفت جنيبي بدين تيادنا وقولاني أنا قاطي بحوري بقرآن تيادنا قاڵتەی بە پێغەمبەر ژنێوی بەڕیشی شەڕاڵ بە جلی شەرعی ئافرەتان پێدرا کرا بە کاریکاتێر بە تەمودەفەوە وترا تۆ لەبەرێ کرد دەیانی تر لەبەریان کرد هەر هەمویان کافرن خوای گەورەوان ئەگەر پێشیان بڵێ ڕەفت گۆرانیە بوو کاریکاتێریە بوو مەسرەحیە بوو خوای گەورە فەرمێ عذر نەهێنەوە بڵێن گاڵتەمان کرد کوفرتان کرد و کافر بوون دوای ئیمان یعنی نوێژیش بکە ڕۆژوش بکە زەکاتیش بە هەموو دین تەطبیقە کە گاڵتەی بە دین کرد کافرە با لە ڕیزی پێشەوەی مزگەوتیش بێ با ئیمامی خەڵکیش بێ هەر کافرە لە ئەم کەلیمەیە کە ئەیڵێن کافرە حکمێکی شەرعی